شكري عمل تخرج ميرسي يا رب. وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە پرۆژەی بێنازان باوکاری خێرخوازان توانیمان بە بۆنی هاتیمانجی ڕەمەزانی پیرۆز کەلوپەل و ئازوقە و خواردەمەنی دابین کەین بۆ 55 ماڵی داکێتیم و خاوەن مناڵی بێباوک. ئەوە یەکێکە لە پرۆژە گرنگەکان. خوای گەورە پاداشتی ئەو خێرمەند و خێرخوازانە بدەتەوە کە توانیمان بە هاوکاری ئەوان دڵی ئەو داکێتیمانە ئەو منداڵە بێباکانە خۆش بکەین لە مانجی ڕەمەزانی پیرۆز بتوانێت و کەلوپەلانێن بەسەر دابەش بکەین. هیوادانی خوای پەروەردگار بەردەوامیان کە موفقیان کە زیاتریشان پێبەخشی لە ئەوانیش بەردەوام بن ئەمەش بەردەوام بین لەسەر ئەو پرۆژانە. با خێری خێرخوازان منیسی ڕەبی خوا خواجریان بداتەوە جێمەکانیان بەهەش بی یا ڕەبی خوا خێریان بنووسی خوایە دەستاو نەبڕێ خوایە عمرێکی درێژ و هەبی سەرکەوتی بن ناجع بن خوایە یا ڕەبی گەلە کەس سەلامەت من خوا خێری بنووسی لە بەدەستاو نەبڕێ خوا.